داواکاری ئێمە بە شێوازێکی هەمنانە بە شێوازێکی ئیتر مەدەنیانە بە شێوازێکی خوێندکارانە و ئاشتیانە داوای دەرماڵەمان کردووە بۆ هەموو ساڵەکە یعنی 600,000 کاکە با زیادیش نەکرێ زیاد دەگرێت زیاد ناگرێت کێشەمان نییە بەڵام لە کاتی خۆیان بدرێ بەخوا تەلەبە سواڵەکە بەخوا تەلەبە پارە لە گیرفانی نییە ئێمە خۆم لە داخلیام حاڵی تەلەبەی داخلی ببینی بە قورعان کافری پێم مسڵمانە بێ باشە جگەرە دەرماڵە داوای شەوەمان کردووە کەوا داوامان کردووە بۆ داوای مافی خوێندکارانی پارلەمانمان کردووە وتومانەیە کرێ خوێندەکەیان کەم بکرێتەوە یا خودیش بە تەواتی لا بدرێ باشە و هەروەها لە داواکردنی ئەم مافانەش تەلەبە تووشی چەنەها هەڕەشە بووە تووشی چەنەها هێرش بووە تووشی چەنەها توانجی ناشرین بووە لە کۆمێتەکە قسەی ناشرینمان پێکرێ لە پەیجەکان قسەی ناشرینمان پێکرێ ئاسایش هەڕەشەمان لێیە دایک و باو قسەمان پێکا برا قسەمان پێکا هەموو کەسێ دەمانەیە مافەکانمان وەربگرینەوە هاوڕەکانمان ئازاد بکرێن ئەوە مافە سەرەتایەکانی ئێمەیە نابێ پێشێلی بکەن پێویستە بە شێوازێکی باش هەموو جێبەجێ بکرێت